ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەبارەت بە پلانی ئیدارەی کەرکووک بۆ سەرفکردنی بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و پترۆ دۆلار کۆبوویەوە. کۆبوونەوەکە بە ئامادەبوونی 21 ئەندام ڕێژەی یاسایی تەواو کردو لەگەڵ عەلی حومادی یاری دەدەری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک تاوتوێی پلانی سەرفکردنی بودجەکانی شارەکەی کرد، بەڵام بەهۆی تێبینی لەسەری بە زۆرینەی دەنگ پلانەکە درا بە هەردوو لیژنەی پرۆژەکان و دارایی تا بتوانن لە ماوەی 2 هەفتەدا سەرجەم تێبینیەکانی لەگەڵ ئیدارەی کەرکووک شەنوکەو بکرێن و دواتر لە کۆبوونەوەیەکی تری ئەنجومەن پەسەند بکرێت. بەنسبەت ئەو داواکاری کە پارێزگا هەیبوو 2 کتابی کردبوو بۆ گواستنەوەی 150 پارەی پترۆدۆلار بۆ پرۆژانی کە دیاری کردبوو، تەمەن دوای وەرگرتنی ڕاوسەرنجی هەموو ئەندامان بڕیاردرا جارێشکە چاوپێخشاندی پێ بکرێتەوە لەلایەن هەردوو لیژنەکەەوە لەبەر ئەوەی تەفاسیلی تەواو لەو پرۆژانیان نەبوو، ناڕۆشنێکیش هەبوو لە پرۆژەکانە، بۆیە بڕیاردرا لیژنەی پرۆژەکان لەگەڵ لیژنەی دارایی بە بەشداری هەموو ئەو فەرمانگانەی کە پرۆژە جێبەجێەکەن یا پرۆژانە جێبەجێەکەن لەگەڵ ئیدارەیە بەیەکەوە لە ماوەی 2 هەفتەیە دراسەیەکی تەفسیلی بۆ ئەو پرۆژانە بکەن و بخرێتەوە بەردەمی ئەنجومەنی پارێزگا بۆ ئەوەی کە ڕاستاندی لەسەر بکایانەیکە ئەوە بەسراوەتەوە بەو بڕیاری کە لە ئەنجومە ناکرێت. هاوکات هەر ئەمڕۆ لە کۆبوونەوەکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سەرجەم لیژنەکان کاراکرانەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پەکیان کەوتبوو. سەرۆکی لیژنەی دارایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بە هۆی ناشەفافی لە پلانەکەی ئیدارەی کەرکووک پەسەندکردنی دواخرا. بەتەکید ئێستا پێشنیاری ئەندامان ئەو بوو کە لجنەی مالیە لەگەڵ لجنەی پرۆژەکان پێکەوە دانشین لەگەڵ ئیدارەیە ئەبێ تەمان ئەو بابەتەیەک لا بکەینەوە مەسەلەی پرۆژەکان. ئێمە تەنها تەمان پرۆژەکان وەکو باسمان کرد ئێمە هەستمان کرد کە شەفافیەکی تیانە تەفاسیلی تیانە ساڵانە ئەو خوتەیە کە ئەهات بە تەفاسیلەوە ئەهات ئەچوو لجنەی مەشاریع ئەوان بە وردی سەیرانە کرد کە ئەوان بەڵێن هەلەیەکێ لە ئەندامەکان نوێنەری کوتلەیەک لە ناو مەجلیس، یعنی ئەوان سقی ئێمە بوون کە بڕیارێن لەسەر شتێکەدا تەواو، بەڵام لەگەڵەوەشە کە ئاهاتەوە مەجلیس لەناو مەجلیسە هەندێک جار مەسەن بۆ نمونە بڵێن من شتێکم بەدڵ نابوو کە ئەموت ئەمە تەفاسیلە مەیانوێ ئەوت ئەوەلیاتەکان لەلا ئێمە ئێستا ئەمەی کە ئەمڕۆ هاتووە نە ئەوەلیاتی هەیە نە شتەکان بە ئەوە بە عادەشی تایە لە هەندێک جێگا عادە مەسەلەن من ملاحەزم کرد بۆ چاکردنەوەی ناوشار لە 3 جێگا ئەو شتە هاتووە بە 3 شێوەی جیاواز، بەڵام خۆ یەک بابەتەگرێتەوە مفروض بوو لە یەک بابەتێکە تەقدیم بکە. بۆیە ئێمە لە ئەمڕۆی تر بزانام کەی کۆبنەوەکان دەست پێکە لژنەی مالیە لەگەڵ لژنەی پرۆژەکان دانشی لەگەڵانە بەتەکید ئینشەڵا گەێنە نەتیجە. لە کۆتایی ساڵی 2013 تا ئێستا حکوومەتی عێراق بودجەی پەرەپێدانی هەرێمەکان و پترۆ دۆلاری شارەکەی نەناردووە. هەرەمە شوای کردووە بەدەیان پرۆژەی خزمەتگوزاری کارکردن تیایدا بوەستێت و هیچ پرۆژەیەکی دیکەش بڕیاری لەسەر نەدرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.